کامن ئەو کەسانی توانیانە لە یەک کاتدا لە هەردوو دنیای نووسین و شانۆ بەردەوام بن و سەرکەوتوو بن. ڕێباز محەممەد یەکێکە لەو کەسانەی کە توانیوێتی لەسەر تەختەی شانۆ ژیان بەخشێت بە کەسایەتەکان و لامان کاتیشدا لە ڕێگەی قەڵەمی توێژینەوەکانیەوە خزمەتێکی بەرچاو بە دنیای ئەدەب و شانۆ بگەێنێت. ڕێباز محەممەد لە ئێستادا بەشێک لە بەرهەمە چاپکراوەکانی لە کتێبخانەکانی کوردستان بڵاو کردوتەوە و بەردەستە. بە خۆشحاڵیەوە بەڕێز ڕێباز محەممەد توێژەر و شانۆکار لەگەڵمان ئامادەیە گفتوگۆ دەربارەی ئەو بڵاوکراوانە ئاکەین. کاک ڕێباز بەخێر بێ، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاسەکەم، خۆشحاڵم کە لێرەم. زۆر سپاس. کاک ڕێباز با من سەرەتا لەوە دەست پێ بکەم، ئەمە بەشێکە لە بەرهەمەکانت کە چاپت کردووە؟ ڕاستەکەی وەکو کتێب بۆی کە سەربەخۆ بێ، من هەشت کتێبمەکەی خۆمە و ئاخر کتێبیشان کە دوای جەژن بڕێر وایە و کۆمپانیا ئەرکی بڵاوکردن و چاپکردنی بگرێتە ئاستۆ لەسەر پەروەردەی ئەوەیان. بەڵام من زیاتر لە بواری توێژینەوە کارەکەم لە گۆڤارە زانستیەکانە، لە ناو ڤیستیڤاڵەکانە، لە ناو ئەوانی ئەو شوێنانی کە دەستگای معتەبەرن، بێجگەلەوەی کە لە ناو سایت و گۆڤارەکانی تریشا ئیشمان کردووە. من بەردەوام نووسینم هەر هەبووە لە ناو هەمیانە. کاک ڕێباز کات تێگە ئێمە ئەڵێن توێژینەوە، بەڵێ کەواتە لە بواری ڕەخنەشە بەرهەمەکانت خۆی هەندێک کەس وا ئیخوێنەوە، بەڵام لە ڕاستە من ڕەخنەگرنیم، ناچمە ناو بواری ڕەخنە. من زیاتر بواری توێژینەوە کاچینە ئەو بابەتانی کە دەستیان لێ نەدراوە، وەکو زیاتر ریسێرچەرێک زیاتر ئیشەکەم، ینی زیاتر بەحسەکەم بۆکوی کە بۆ یەکەم کتێبم ناوی شانۆ چییە. ئەتوان بڵم پێش من لە نووسینی کوردیە لە مێژووی شانووی ئێمەیە ئەم پرسیارە نەکراوە. باشە، ئێستا بۆ منە ئاخر کتێبم لەسەر پەروەردە چییە. لە ناو مێژووی ئێمە لە بواری پەروەردەم چەند ساڵی ئاخیر کەس پرسیاری نەکردو پەروەردە چییە. بێکاڵین شانۆ چییە، پێویستمان بۆ هەیە بە دوای چێتی ئەو شتە، ماهیەتی ئەو شتە چیە لە ئێمە ئەیکەین بەس نازانین چییە. زۆر جار بۆی ئەو گرفتەمان هەیە. بۆ منە ئاخر کتێبمان بەڕێوەبردن و بەرهەمهێنان لە شانۆ هەر هەمان ڕۆژ لێرە لەگەڵ بەڕێسانە لەم بەرنامەیە باسمان لەو کتێبە کرد کە بۆ یەکەمین جارە لە مێژووی ئێمە کتێبێکە بێ لەسەر بەڕێوەبردن و بەرهەمهێنان لە شانۆیە. من ئەگەڕێم بە دوای ئەو شتانەیە کە مێژوەکەی ئێمە فەرامۆشی کردوون یان هەڵ نەدراونەتەوە، قسان لەسەر نەکراوە. بەڵێ باشە کاک ڕێباز، بەو پێی کە باسی ئەوەت کرد لە بواری توێژینەوەی کارەکەیت، بەڵێ لە پەراوێزی فێستیڤاڵەکانە بەڵێ هیچ ڕۆڵێکتە بۆ یاخود تا چەند گرنگە ئێمە لەو بوارەیە توێژەرمان هەبێت لە بواری شانۆ، لە پەراوێزی فێستیڤاڵەکان بێت، چپانێڵ بێت، ماستەر کلاس بێ بۆ نمونە. بەڵێ بەفعلی ئەوەی کە لە بواری توێژینەوە کارەکە چەند کەسێکی زۆر کەمین لە بواری شانۆ لە هەموو هەرێمی کوردستانە و ئێستاژ دەتوان بڵم ساحەکە زۆر چۆڵە، یانیوی کە هەمووی چاوەڕێیەکە بودجەیەکی زەبەلا هەبێیان شوێنێکە بێ پێش. بەڵێ ئەمە لە هەموو ڤیستیڤاڵەکانە هەم لەوانی هەولێر، کەرکووک، سلێمانی هەمووی تەواجدمان هەیە بە شێوەی پانێڵ بەشداریمان کە لە ڤیستیڤاڵی ئەدەبا، لە ڤیستیڤاڵە شانۆیەکانە، لە هەمویانە هەم ئێمە باشێکەوەی ئەوەیە من نووسینی ستون نانووسین یان بابەت نانووسین بۆ ئەم دەقێ بەبێ و بەیانی نەخوا. شتێک هەڵێن بۆی کە من تۆکو میراتێک بۆ پاش خۆمان. مەسەلەن ئێستا من ئەگەر بمێ شانووی 100 ساڵ پێش ئێستا بزانم چۆن بووە، چیم لەبەردەسایە، یان چی بخوێنمەوە، یان چی شتێکی بەس لە ماتریالە بە شێوەیەکی گشتی وەکو کتێب قساکەم یان وەکو توێژینەوە قساکەم. بەڵێ لە پاڵ ئەوەشەوە ئێمە هەوڵمان ناوە بە شێوەی پانێڵ، بە شێوەی سیمینار، بە شێوەی ماستەر کلاس، بە شێوەی شتی تر هەر بەشداریمان هەبوو و بەشداری شەکەین بەردەوام کاری تیاکەین. بەڵێ کاک ڕێباز، ئەم بەرهەمانی تۆ تا چەند ناوەندە ئەکادیمیەکان یان بە دیاریکرای بڵین خوێندکاران سوودی لێبینن لە توێژینەوەکانیان، چ خوێندکاری پەیمانگا بێ یاخود زانکۆ بێت؟ مەبەستم کۆلێژی هونەرە جوانەکان بەشارێکی زۆر جوانە. من لە خواخوام بەیەکێکەوە پرسیارە بکە. ڕاستەکەی کتێبەکەی من هەمووی بەحسی علمیەکەم قسەیاکەین. لانی کەم دکتۆرێ دوو دکتۆر سەرپەرشتیان کردووە، یان پیاچونەیان بۆ کردووە، یان هاوکار بوون لەگەڵما. ئەمانی ئێمە ئەتوانرێ وەکو مەزدەرێکی سەرەکی بەکاربێنرێت لە ناو زانکۆ پەیماگەکانە. و ئێمە ئەو کەسانی کە توێژینەوەکانمان بۆیە توێژینەوەی گرنگە، ئێستا ناتوانین لەسەر توێژینەوە بە قسێکی ئاسایی ڕەتی کەیتەوە. لە قانونی توێژینەوە وا هاتووە ئەگەر توێ توێژینەوە ڕەت بکەیتەوە بێت تۆ خۆ توێژینەیەکی کە ئامادە بکەیت، ینی سەر لەنە ئیشەکە بکەیتەوە. ئەمەی ئێمە یەکێکە لە سەر چاوە باشەکان کە لە ڕووی زانستیەوە ئەعتیباری ئەکادیمی هەیە. باشە کاک ڕێباز، من جارێکی ئەگەڕێمەوە سەر بەرهەمەکانت. بەڵێ جیاواز لە بابەتی توێژینەوە، بەڵێ هیچ دەقێکی شانۆی نووسیوە یاخود بەنیازی دەقی شانۆی بنووسیت؟ لە ڕاستیا هەوڵێکی متەوازەعم هەبووە پێشووتر ئێستانە وەستانومە. من هەتا لە نامەیەکی دکتۆراشە بەڕێزێک بە زمانی عەرەبی لە میسر ئیشی تیا کرد، وەکێکە لە بەشێک لە کارنامەی دکتۆرا بەکاری هێنا. بەڵام لە ڕاستیا
من خۆم بە شانۆ نامە نووس نازانم زیاتر توێژینەوە ئەەکەم و لە پاڵ شەوک و دەرهێنەری شانۆ من زیاتر ئیشەکەم ئەلێکو توێژەر لە پاڵە و شانۆکاریشم با بڵین نواندن و دەرهێنان و ئەمانە. باشە کاک ڕێباز بەپێی ئەوەی کە خۆ دوتر لە بواری توێژینەوە ئیژەکەی تا چەند ئێمە پێویستمان بە نووسری شانۆی هەیە یاخود لە ئێستاە تا چەند ئێمە ڕەوشی شانۆی کوردی بە شێوێشی گشتی چۆنیان تا چەند ئێمە پێویستمان بە داقی کوردی ئەبێت. یەکێک تێگەیشتن هەیە من هەموو جارێک گەڕێمەوە بۆ ئەم نەبوونی ڕوئیا بۆ شانۆ خۆی خەلەلێکی گەورەیە. یعنی هەم لەسەر ئاستە میلیەکەی کە شانۆ خۆی لە ئەستە زاراوەیەکی میلیە لە ناو خەڵکایە، دومیشان لەسەر ئاستە ئەکادیمیەکەی و سێمیشان لەسەر ئاستە هونەری و بڵێن ئیداریەکەی. خەڵکێکمان هەیە شانۆوەکو پێویستی نابینێت. یعنی ئەگەر 10 ساڵ شانۆ نەکرێت لە وڵاتەیە کەس نەمزاهرەیەکی بۆ دروستە بێ نەکەس گلەییەکەکە نەکەس یەخەمانەگە بۆ بەرهەمە نییە. لە ئەبوجا هەیە بۆ سینەما بۆ فیلم بۆ شتی تر دەستیان خۆش بێ بۆ دراما با هەبێ بەڵام شانۆ بودجەی نییە لە وڵاتی ئازانی تا ئەم دەخێکە من تۆ قسەی تاگەگە بتوێ بەرهەمێکی شاڵێک دراوە بارە کاک ڕێباز. وڵی هەوڵ هەیە هەوڵەکان تاکە کەسینیان چەند کەسیەکن بەڵام ئەمە لەسەر ئاسی حکوومەتە بێ پشگیری بکە لە هەموو دنیا وایە تۆ ناتوانێتکو تاک خۆت بەرهەمێنەری شانۆبی. ئێمە ئەو کتێبەی ئەخیر من لەسەر ئەوە بوو ئێمە پێویستمان بە دەستگای بەرهەمهێنان هەیە کە لە کوردستانە نییە. دایرێکمان هێنایی شانۆی بەڵام ئەم دایرێ بەرهەمهێنەر نییە. دایرێک وەکو هەر دایرێکی ڕۆتینی تر تەنیا کاربەڕێکردنە کتاب و ناکتاب وەکو مەگەر بشیکە نازانەیەکیان نایکە بەڵام و نازانام هیچ کاریگەرێکی نییە گەرە و دایرێ نەژبێ هیچ ڕۆڵێکی نییە لە ناو وەسعەکەیە. بۆ ئێمە پێویستمان بۆی زانکۆ پەیمانگا و بەڕێوەبەرێتیەکان بێکەوە بە هەماهەنگی بیرلەوە بکەنەوە بە حکوومەت ئەکرێ بە تاکە کەس ناکرێ بەڵام هەوڵ هەردرا و بەردەوامیشە بە بێگومان. کاتێمە لەو ڕوانگەی تۆەوە یان بەپی قسەکانی بەڕێستان بێت پێویستمان بەوەیە کە هونەرمەندان سەرقاڵی داڕشنەوەی پرۆژەیە سایەک بن پێشکەشیانی خۆیوەژێکی لە گرفتەکان هانی پرسیارەکان زۆر جوان قسە زۆر هەڵەگرن هیوادارم توانێت لە شایانی ئەو بینجابی ئەو بینەوە. ڕاستیەکەی من تا ئێستا هیچ لیستێک هیچ حیزبێک نەمبینیوە لە کاتی هەڵبژارنەکانە پلانی کێ بڵێ من شانۆ لە وڵاتەوەلێک مەسەن دەنگ ناهێنێ بۆ معلوماتە لەوانەیە هونەرمەندەکان خۆیان دەنگی پێنێن. باشە لەبەرەوە کەس باسی پرۆژەی شانۆ ناکە خۆی قسەکە زۆر جوانە زۆر جوان بوو منێکی شانۆکار کاتێ دەنگێن بە لیستێک سێری و کەم بزانم بەرنامەی هەیە بۆ من چیم بۆکە ئەگەر 4 ساڵ چووە پەرلەمان ئەمە هەمان بۆ ناوی گەورەشە خۆی لە ناو پەرلەمانە بووە چی کردو بۆ شانۆ کوچی یاسایەگەی من بەرهەمەکەی من بپارێزێ ئەزانی من ئەگەرم ساڵ ئینتاجێ بکەم ساڵی پارێمە من خۆم یەک بە شخصی یەکێک بووم لەوانی تاکە کەس بووم بەرهەمی شانۆیم هەبوو بەکردداری کتێبیشم هەبوو نمایشی شانۆشم هەبووە. باشە بەس ئەڕوا و ئەفەوتیە دوای کێ بیرێمێنێت جیلێکی تازەیە نازانێ من شانۆم کردویانە چونکە نەپارێزراوە. ئەمە بێ سیستمێکی بۆ دروستکرێ ئەم سیستمەش بەڕاستی بێت لە پەرلەمانەوە دەرچێت قسەکە زۆر قسە زۆر هەڵەگرێ وروژان بێ دەستی تاو خۆش بێت. زۆر سپاس کاک ڕێباز دەست خۆش کەس لە ستۆدیۆ لەگەڵمان نبووی دوای سەرکەوتنت بۆ خوازین و خەرمان بەرەکەت. زۆر سپاسەکەم.